پێنج هەنگاو یارمەتی دابەزینی کێش دەدات بەبێ ئەوەی هەست بە برسێتی و ماندووبوون بکەین. زۆر هۆکار هەن بۆ بەرزبوونەوەی کێش. چەندین توێژینەوە ڕێنمایی تەندروستیش هەن بۆ دابەزانی کێش و کەمکردنەوەی. بەڵام نوێترین توێژینەوە دەری دەخات کە پێنج هەنگاو یارمەتیمان دەدات بۆ دابەزانی کێش بێ ئەوەی هەست بە برسێتی و ماندووبوون بکەین. چێژ لە خواردنەکانت وەربگرە و سەرقاڵ مەبە. حەزت لێ ژەمەکانت لە بەردەم تەلەڤیزۆن و کۆمپیوتەر یان مۆبایلەکەتدا بێت؟ ئەمە هەڵەیە، چونکە هەستی تێربوونت کەم دەبێتەوە یان بەتاواتی نامێنێت. هەر بۆیە پزیشکان پێشنیاز دەکەن کە لە کاتی خواردن تەنها بخۆین، سەرقاڵ نەبین بە هیچ شتێکی ترەوە و تەنها چێژ وەربگرین. خواردنەوەی ئاو یارمەتیمان دەدات کێش دابەزێنین. ئەگەر بەشی پێویست ئاو بخۆینەوە، گەدەمان پڕ دەبێت و کەمتر هەست بە برسێتی دەکەین. بۆیە پێویستە ڕاستەوخۆ پێش ژەمەکان پەرداخێکی گەورە ئاو بخۆینەوە بۆ ئەوەی خێراتر هەست بە تێربوون بکەین. هەروەها خواردنەوەی ئاو سووتاندنی کالۆری خێراتر دەکات. جوینی باش. هەرسکردن لە دەمدا بە جوینی خۆراک دەست پێ دەکات. بۆیە جوینی خۆراک بە باشی دەبێتە هۆی زوو تێربوون و کەمتر خواردن، چونکە دوای نزیکی 15 خولەک مرۆڤ هەست بە تێربوون دەکات. خەوتنی پێویست. پزیشکان دەڵێن کەم خەوی یان زۆر خەوتن دەبێتە هۆی ئارەزوی خواردنی شیرین یان چەور. لەبەر ئەم هۆکارش کەم خەوی یان زۆر خەوتن دەتوانێت بۆ هەمیشە سەرکەوتنی پرۆسەی لاوازکردن کەم بکاتەوە. بڕی ئەو خەوتنەی کە مرۆڤ پێویستێتی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت، بەڵام بۆ زۆربەی کەسەکان ڕۆژانە 7 تا 8 سەعات پێویستە. خواردنی تەندروست. بەردەوام خواردن و خواردنی کەم. بە کوردەواریەکەی خۆمان کەمخۆری دایم خۆر. پزیشکان دەڵێن زوو بخۆن، بەڵام کەم بخۆن.